ئەمڕۆ لە هۆڵی کۆنگرس لە زانکۆی سلێمانی کۆنفرانسێکی نێودەوڵەتی کە بۆ یەکەمین جارە ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە بەڕێوە دەچێت لە هۆڵی کۆنگرس بێگومان گرنگی و تایبەتمەندی ئەم کۆنفرانسە زۆر بایەخی جیاوازی ئەبێت بۆ شوێنەواری هەرێمی کوردستان و لێرەشە ئەبینین کە بۆ نمونە ئەم کۆنفرانسە بۆ ماوەی 2 ڕۆژ لە نێو زانکۆی سلێمانی بەڕێوە چۆکە دوێنێ یەکەم ڕۆژ بوو کە 13 مانگ بوو ئەم ڕۆژ کۆتا ڕۆژی کۆنفرانسەکەیە بێگومان کۆنفرانسی ڕۆژئاوای زاگرۆس لە هەزارەی یەکەمی زاینیدا یەکێکە لە کۆنفرانسە هەرە تایبەتیەکان کا بەڕێوەبەتی شوێنەوار و کەلەپور و لە هەمان کاتە هەم چەندین کەسانی پسپۆر لە ناوخۆ و دەرەوەی کوردستان و سەرۆکی زانکۆ و چەندین کەسانی ڕۆشنبیر و کەسانی شوێنەوار ناز لێرە ئامادەی کۆنفرانسەکەن بە وردی تاوتوێی گرنگەکەن لەسەر تاوای ئەو بابەتانی کە پەیوەندیان هەیە بە سەرجەم ئەو شوێنەوارە گرنگانی کە با بڵێن لە هەرێمی کوردستانە زیاتر با بڵێن کاریان لەسەر کردو و دۆزیویانەتەوە بوو ئەمە بەستەش پێم خۆشە بچمە سەر ناوڕۆکی بابەتەکە لە زاری میوانێکەوە زیاتر گرنگی ئەم کۆنفرانسە ئەخینە ڕوو زۆر بەڕێز دکتۆر کۆزات محەممەدم لەگەڵا بێت ئەندامی لیژنەی زانستی کۆنفرانس بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵمان ئابێت دکتۆر کۆزات سپاس بۆ ئامادەبوون سلااو لێبێت سەرچاو هەر بژی زۆر سپاس دکتۆر بە هەر لەوە دەست پێ بکەین ئەم کۆنفرانسەکە بۆ دوم ڕۆژ بەڕێوە دەچێت ئێوەکو ئەندامی لیژنەی کۆنفرانسەکە کارتان لەسەر چی کردووە بابەتەکان زیاتر چی لە خۆ ئەگرێت بۆ دۆزینەوەی هەرە گرنگی شوێنەوارە گرنگەکانی هەرێمی کوردستان و بۆ خودی کوردستانیش ئەم کۆنفرانسە چ بایەخێکە بێت زۆر سپاس حەز بکەی ئەوە ڕاستکەمەوە لە پێشە یەکەم کۆنفرانسە لەسەر ئەم بابەتە ئەگەنە کۆنفرانسی نێودەوڵەتی زۆرمان کردووە لە کۆلێجەکەمان زانکۆکەمان بەڵێ لەسەر بابەتێکی زۆر نوێیە چونکە تا ئێستا ئەم بابەتە نەکراوە بە کۆنفرانس لە کوردستانە و حتا تەنانەت لە کۆڕینەوەی تەواویش ێستا نەکراوە زاگرۆسی ڕۆژاوای زاگرۆس کە ناوجەرگەی کوردستانی خۆمانەکە لە هەزاری یەکەمی زاینیدا کە سەردەمێکی زۆر گرنگ بووە لە پێکەنانی نەتەوەیی کووردا لە مێژووی ناوچەکەدا لە ڕووی شارستانی لە ڕووی زمانەوانی لە ڕووی مێژووەوە زۆر هەستیارە زۆر گرنگە و ماوەیەکی زۆر درێژیش بووە لەبەرەوە بە پێویست زانرا کە هەر سێ دەستگاکە زانکۆی سێمانی زانکۆی ساپێنزای ڕۆما لەگەڵ دارەی بەڕێوەبەرایەتی بەسواسەوە بەڕێوەبەرایەتی شوێنەوار و سلێمانیش کۆنفرانسێکی هاوبەش بکرێت سەر ئەم بابەتانەوە بۆیە چەندین توێژەر و لە کۆڵەریش تیادا بەشدار بوون و چەندین بابەتی گرنگ باس کراون و خڕانەتە ڕوو زوربەیان بابەتی زۆر تازەن ڕێی تازەن و هەروەها دۆزینەوەی تازەشیان تێدایە هەن لە ڕووی شوێنەوارەوە و ڕێی تازە و لێکۆڵینی تازە لە ڕووی مێژووی ئەوانەش هەمووی خڕانەتە ڕوو لەم چەند ڕۆژەیە کە زۆر بە پێزە و نیازی جوایە بکرێ بە کتێب ئیلەکانی دکتۆر کۆزات ئەوەی کە هەیە با بڵێن شوێنەوارەکانی کوردستان گەواهیدەی ئەو ڕاستێن کە بۆ نونە چەندین شوێنەواری باشمانەیە شوێنەواری جیاوازمان هەیە کە ئەتوانرێت لێرە و لەوێ هەم شوێنەوار ناسانی وڵاتانی دەرەوە لەگەڵ با بڵێن هەرێمی کوردستانە بە هاوبەشی کار بکەن بۆ دۆزینەوەی ئەو شوێنەوارانی کە پەیوەندی ڕاستە و خۆیان هەیە بۆ گرنگی هەرێمی کوردستان و خودی کوردستان ئەمە چۆنی ئەتانێت ئەو شوێنەوارە تازانی کە ئێوە کارتان لەسەر کردووە ئەمە تا چەندە تایبەتمەندی هەیە هەمیشە تایبەتمەندی خۆیان هەیە هەر شوێنەوارێکی نوێ کە دۆزرێتەوە زانیاریی نوێمان پێ بخشێ لاپەڕێکی نوێ دەرەخا لە ئەو مێژووە کۆنا بەس گرنگ ئەوەیە بە شێوەیەکی زانستی کاری لەسەر بکرێ بە شێوەیەکی زانستی بدۆزرێتەوە و توێژینەوەی لەسەر بکرێ خۆشبەختانەش تیمەکانی کە لێرەن دڵسۆزانەی شەکانی خۆیانەکەن لەژێر چاودێری داری شوێنەوارە و بە هاوکاریش لەگەڵ توێژەرەکانی خۆشمانە لێرە پێکەوە توێژینەوەکانەکرێن و وەکو پێشووتریش کە کراوە شتی زۆر بە نرخ و زۆر گرنگ خڕەنەتە ڕووە ئەخرێنە ڕۆژ لە مۆدووە جا دکتۆر کۆزات ئێستا پێمان خۆشە یەکێک لەو میوانانەی تر بانگەشێرە بکەین پرۆفیسۆری ڕۆژهەڵات ناسی زانکۆی ساپێنزا کە لەگەڵمان نابێت تاوتوی زیاتر ئەکەین لە سەرتاوی کۆنفرانسەکە کارلۆ چەرێتیم لەگەڵا بێت ئەگەر بەڕێزی چژت ئەرک کێشی لەگەڵمان نابی سلااوتان لەبێت
بەخێر بن بە هەر لەو دەست پێ بکەین چۆن بیریان کردو لەم کۆنفرانسە نێودەوڵەتیە کە تایبەت بەم بابەتە کە وتمان بۆ یەکەم جارە ئەم کۆنفرانسە بەڕێوە دەچێت لەسەر ئەم بابەتە ویستیان بەشدار بن لەگەڵ تەواوی شوێنەوارناسان و ئەو کەسانی کە پەیوەندیان هەیە بە کەلەپور و شوێنەواری کوردستان ئەو هەماهەنگیە بکەن بۆی چیتر شوێنەوارەکانی کوردستانیش لە ناو نەچەند زیاتر گرنگی و تایبەتمەندیەکەیان لەدەستێن. She asks you, well, she welcomes you first, of course. She asks how the idea came to you to organize such a joint conference together with our local scholars and with your university to protect and to promote and to study our antiquities. Well, we have been working here in Kurdistan since 2006, and about 1 year ago I met with the colleagues of the University of Sulaimania and with the colleagues of the Antiquities Directorate, and we decided jointly to hold a conference, an international conference, focusing on the cultural heritage of the Zagros in the first millennium, because all of us believe that this is one of the most important issues for many reasons, and also because it contributes very strongly to the building of Kurdish identity. أنا لخم ل 2006 لري كاركم إما كاركم إيطاليا كان كاركم لري 2006 وبار كومونيك مع كل لقال برد حوران وبردراني زانكوي السماني وداريش ونواريشا وبرر من ذاك كونفرنس شيء هاوبش بيك وأنجام بدين لبرجرينجي وهالسياري بابتكان كزوز وجرينجا تايبتي وسردما كنكرا ولا سر رجاوي زاغروس وبلام أنا أمجزوز وجرينجر دبروي ككونفرنس كيا متيدرة لبارستنو بكناني ناس ثامنة تواتي ناتشكا إمدا كردستان دمك إيجا كناله. دو پرسیاری خۆم ئەەکەم شوێنەوارەکانی کوردستانی بەلاوە چۆنە کام شوێنەواری کوردستان جێگی ئەوەیە زیاتر کاری جدی لەسەر بکەن کە ئەم کۆنفرانسەش هەماهەنگیەکی گرنگ ئەبێت بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە. Her last question is which site or antiquities of Kurdistan you think or you find most important and deserves much more attention and study? Well, I mean, the whole province of Sulaimania is extremely rich in antiquities. Personally, I believe that the area of Pir Magroun, Shar Azur, and the area of Paikuli, the monument of Paikuli that is now in the museum, are those that deserve the most attention. الله حبيب بلا ما نقرنجا ورا راسك بزويك بل إمازات فوكسك نسرية بلا ما تایبەتە ناچی پیرەمەگرونە ناچی شارە زورە و هەروەها پەیکۆڵیش کە ئێستا خۆشبەختانە لە مۆزەخانەی سەمانی پارێزراوە هەڵگیراوە. Thank you very much. Thank you. زۆر سپاس بۆ میوانەکانم لەم بەشەی پرۆگرام کە کۆمەڵێک ڕوونکردنەوەی باشیانیان لەسەر تەواوی ئەو شوێنەوارانی کوردستان کە بە هەماهەنگی لەگەڵ شوێنەوارانی ناوخۆ و دەرەوەی کوردستان و هەم زانکۆی سان پرێنزا کاری لەسەر کراوە. جا ئێستا ئەچمە لای زۆر بەڕێز دکتۆر دڵشاد زامام لەگەڵا بێت کۆمەڵێک ڕوونکردنەوەی ترمانەیە دێت لەسەر تەواوی کۆنفرانسەکە. دکتۆر دڵشاد ئەگەر بێیتە لای من سلااو لەبێتەوە کاتت باش بێت. بەیانیتان باش بەیانی ئێوە و بینەران و بیسەران باش سڵاو لە برادرانی ستۆدیۆش زۆر جەنابەت دکتۆر دڵشاد بە شێوازێکی گشتی کۆنفرانسەکە کە ئەمڕۆ دووەم ڕۆژێتی چۆن بەڕێوە چوو ئەو بابەتانی کە قسەی لەسەرکرا دکتۆر کۆزات کەمێک ڕوونکردنەوەیە چۆن خۆتان ئامادە کرد بۆ تەواوی ئەم کۆنفرانسە کە بۆ یەکەم جارە لەسەر ئەم بابەتەم کۆنفرانسە بەڕێوە بچێت. بێگومان ئێمە نزیکەی ساڵێکە کاری بۆ بکەین لەگەڵ زانکۆی ساپێنزا و هەروە بە شوێنەوار لە کۆلیژ زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی سلێمانی لەگەڵ بەڕێبەرەتی شوێنەواری سلێمانی و ئامادەکاری زۆری بۆ کراوە و سێ زانکۆی ئیتالی، سێ زانکۆی کوردستان و هەروەها چەند زانکۆیەکی ڕۆژهەڵات و ئێران و هەموو پێکەوە لەگەڵ بەڕێبەرەتەکانی شوێنەواری کوردستان 17 توێژینەوە 19 توێژەر پێشکەشیەکان ئەمڕۆ 8 توێژینەوە پێشکەشەکرێ. توێژینەوەکان زیاتر لە دەربارەی شوێنەوارەکانی کوردستانن لەسەر سەردەمی ساسانی و سەردەمی ڕۆمەکان و سەردەمی ئەشکانی کامانە بگوان توێژی ئەم کۆنفرانسە هەمووی دەربارەی هەزاری یەکەمی زاینیە کە لەو کاتەیە کورد باپیرانی کورد هەبوون و هەمووی تایبەتە بە باپیرانی خۆمان لە شوێنەوار لە کەلەپۆری کە هەتا ئەوانە یعنی ئەو گۆڕانکە
کاریانی کە ڕوویە لەو کاتە هەمووی تا ئێستا کاریگەریان هەیە بیر و باوەڕائینیەکان هەمووی بۆیە ئەم کۆنفرانسە گرنگی زۆری هەیە بۆ مێژوو و شوێنەوار و کەلتوری کوردستان. دکتۆر لوشاد کە بەڕێستان لە پۆستەکەی جەنابتانەوە هەم پسپۆڕیەکەی خۆشتان زیاتر کارتان کردو لەسەر شوێنەوار بۆ لەمە دووە تا چەندە کاری جدیتر ئەکەن لەسەر شوێنەواری کوردستان و هەماهەنگیتانە بێت لەگەڵ وڵاتانی دەرەوە لەبەرەوەی ئێمەش وەکو نەتەوەی کورد یەکێکین لە هەرە نەتەوە دیارەکان کە خاوەنی چەندین شارستانێت و شوێنەواری بەناوبانگین وەکو دوومیانەکەشم پێشتر ئاماژەیان پێکرد ئەمانە تا چەندە کاری باشی لەسەرەکرێت بۆ دۆزینەوەی چەندین شوێنەوار و گرنگیدان بە چەندین توێژینەوە و کۆنفرانسی تایبەت لەم بابەتە. بێگومان هەر ئەم کۆنفرانسە و کتێبێکیش لە ئیتالیا چاپەکرێت و ئایش هەر لە زانکۆی سلێمانی بە کوردی بڵاوکرێتەوە و لەگەڵ تیمە بیانیەکانە هەم زانکۆ هەم بەڕێبەراتەکانی شوێنەوار کاری زۆر باش کراوە بۆ زیاتر ساکردنەوەی مێژوو شوێنەوارەکانی کوردستان کاری زۆر گرنگ بەڕێوەی ئینشاڵڵا. سپاس بۆ ئامادەبوونە، سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ دکتۆر دڵشاد زامواش کە بەڕێزیان سەرپەرشتیاری کۆی کۆنفرانسەکە. بێگومان ئەم کۆنفرانسە یەکێکە لەوانی کە کورد یەکێکە لە نەتەوە خاوەن شارستانە گەورەکانی گیان و لە ناوچە جوگرافیەکەی کە ژیا و شوێنەواری زۆر گەورەی مێژووی تێدا دۆزراوەتەوە کە مێژووە ڕاستەقینەکەی کورد ئاشکرا و پشتڕاستەکەنەوە بۆیە ئەنجامدانی ئەم کۆنفرانسەش لە ناو زانکۆی سلێمانی و لە شاری سلێمانی بێگومان یەکێکە لە تایبەتمەندە گرنگەکان کە بێگومان هەم شوێنەوارناسانی ناوخۆ هەم بیانیش کاری باش ئەکەن بۆ دۆزینەوەی زیاتری شوێنەوارەکانی کوردستان و گرنگیدان بە توێژینەوە و کۆنفرانس و وەکو ئاماژەشیان پێکرد کتێبێکی تایبەت بە ئەم بابەتە گرنگە زیاتر کاری لەسەرکرێت و ڕەنگە لە ئایندێکی نزیکە بگاتە دەستی خوێنەران و ئەو کەسانی خوازیاری بابەتی شوێنەوارە.